داهاتی عێرا 1996 لە فرۆشی نەفت بوو ئەوەی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە داهاتەکەی لە نەفتە ئەگەر هاتوو بۆ ڕێکە پەچی بکەوی یاخود نرخی نەفتدا بەزی بێگومان کاریگەری لەسەر داهاتەکە دەبیەوە و داهاتەش ئێستا بە دەرەجەیەک لە بۆ پێدانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەکاردێتن بەڵێ و ماوەی هەفتەکە ئەو بۆ ڕێپەچی کەتیە هۆکارەکەشی ئەوەیە کە لە ناو خاچی تووچیا دەستدرێژی کرایتە سەر بۆ ڕێکە و ئەو شوێنێکی کە دەستدرێژی کرایتە سەری بە مەبەستی چاکردنەوەی دایانی تەکنیکی کە چوونە چاچ بکەنەوە دیارە مین ڕێژ کرایە و ئێستا خەریکن کە مینەکەی دەوروبەری بۆ ڕێکە پاککەنەوە و ئەو زەرەر و زیانەی کە بە بۆ ڕێکە کەتیە چاچی بکەنەوە و لە دوای چاکردنەوەکەشی بەلایەن کەمەوە 48 سعات پێویستە لە بۆەوەی کە دووبارە نەفتەکە بخرێتەوە بۆ ڕێکە زەختی ناو بۆ ڕێکە زیاد بکەلەوەی کە نەفتەکە بە تەواوی بگوازرێتەوە. کۆبوونەوەی یەکەم نیەوە چەندین کۆبوونەوە خۆی کۆبوونەوەکان دوو لیژنەی باڵا هەیە کە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جەنابی جێگر و هەندێک لە وەزیرە بەڕێزەکان و پسپۆران و جیهاتی معنی ئامادە دەبن جگە لەوەش لیژنەی بچووکراو هەیە کە تقریبان ڕۆژانە دانیشتنی خۆی دەکا و تەقیمی بارۆ و دۆخە دەکات بەپێی ئەو راپۆرتانێکی پێی دەگاتن و پێشکەشی بە لیژنەی باڵا دەکا لە بۆی کە دراسە بکرێ و بڕیاری پێویست لەسەر بدرێ بێگومان بڕیارەکانی کە دەدرێن لە بەرژەوەندی موچەخۆران و خەڵکی کوردستانە بەڵام ئەوەی کە بڕیاریشی لەسەر تا ئێستا لەسەر بنەمای ئەوە بووە کە داهاتەکە چەندبی ئەو داهاتە ڕاستە خۆ دابەش بکرێ وەکو موچە ئیتر ئەگە داهات زیاتر بیتن بێگومان گۆڕانکاری لە ڕێژەکەش دەبیتن. داوا لە وەزارەتی دارایی کرایە کە فەوری ئاگاداری وەزارەتەکان کە لیستی موچەکانیان ببەستنەوە لە بۆ وەزارەتی دارایی بنێرن بە مەبەستیەوەی کە خشتەی دابشکردن ئامادە بکرێت. ئەوەی کە لەبەردەستە دابش دەکرێت ینی سیاسەتی حکومەت ئەوەیە ڕانەوەستیتن کە بڕێکی زۆر دێتە دەست و ئەوەی کە دێتە دەست فەوری دابشی دەکات بە موچە بۆ تەقانەوەی بۆ ڕێ تا چەند کاریگەری دەبێت لەسەر داهاتی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە موچەکەی